دڕاندنی لافیتەکان و شکاندنی لولە و شوشەی نێرگەلەکان لەلایەن پۆلیس و بەرپرسانی تەندروستیەوە کە لە کابوڵ هەڵدەکوتنە سەر قاوەخانەکان و ڕێستورانتەکان. ئەم کردەوەیان بەشێکە لە هەڵمەتی ڕاگررتنی بەرەڵایی و فسق و فەساد. ڕەخنەگران دەڵێن کە هەڵمەتەکە تەنها بوو ئەوەیە سەرنجی پۆلیس لەسەر باری خراپی تێکچوونی ڕەوشی ئاسایشی پایتەختی ئەفغانستان لابرن. لە کاتێکدا هیچ شتێک ناکەن کە جێی ئاماژە بێت بۆ گۆڕینی فەرهەنگی بڵاوبوونەوەی جگەرەکێشان بۆ ماوەیەکی درێژ. خاوەنی کاردارێکە عەبدوڵڵا ڕەحیمێکێک بوو لەوانەیە کە ناڕەزایی خۆی دەدەبڕی. ئەمنیەت شۆرس جوور بنن زۆر باش دەبوو ئەگەر ئەم هەڵکوتانانەی پۆلیس یەکەم بۆ زامنکردنی ئاسایش بۆیە لە وڵاتدا. وەکو خۆتان دەزانن بە شێوەیەکی گشتی کار و کاسپی لە وڵاتدا لە کەمبوونەوەدایە. لەبەرەوەی ئاسایش نییە و خەڵکیش بەدەست بێ ئیشیەوە دەناڵێنن و مێدەوارم کە پۆلیس چالاک بن بۆ هەموو شتێک هەروەک چۆن زۆر چالاکن بۆ داخستنی ئەم کارداریەی من. لە خاوەخانی نێرگەلە کێشانەکە و کەسانی کە دێن تووتنی بە تام و چشکراوی میوە دەکێشن لە ئەفغانستان کە دیاردەیەکی کۆمەڵایەتیە پیاوەکان پێکەوە کۆ دەکاتەوە. دەسەڵاتدارانی ئەفغانستان بە هەر شێوەیەک بێت دەڵێن کە قاوەخانەکان زەمینەیەکی لەبارن بۆ خوڵقاندنی تاوانکارانی تەمەن بچووک. قەیلونو د ټولولو په خاطر ئێمە دەبێت جڵەوی گازینۆکانی نێرگەلە کێشان بکەین لەبەر ئەوەی هاندەری فسق و فەسادن لە کۆمەلگادا. ئەمە هەڵمەتێکی ئاسان نییە. ئێمە بە ڕێکخراوەیی کۆنتترۆلی دەکەین و ئێمە لەگەڵ تاوانکاران بەپێی یاسا مامەڵاکەین. بە سەرپەرشتی وەزارەتی تەندروستی دەسەڵاتداران لە پلانیاندایە ئەم هەفتەیە سەرجەم گەڕەکەکانی کابوڵیش بۆ یەکەمین جار بەسەر بکەنەوە بۆ زیندووکردنەوەی یاسایەکی 2 ساڵ لەمەوبەر کە کێشانی جگەرە و نێرگەلە لە شوێنە داخراوەکان و ڕێستورانتەکاندا قەدەخە دەکات. تیمێک لە کارمەندەکانی پۆلیس ڕۆژ یەکشەمە لە قاوەخانەیەکەوە دەچوون بۆ قاوەخانەیەکی دیکە لولەی نێرگەلەکانیان لێ دەکردەوە و وێنەی ڕێکلامەکانیشان دەدڕاند. بەکت و پڕی هەڵیان کوتایە سەر زۆرێک لە خاوەن قاوەخانەکان و بەشێک لە مشتریەکان دەموچای خوان دەشاردەوە. هەندێک لە مشتری تووڕەکان دەڵێن کە دەبوایە پۆلیس زۆرتر سەنگیان بخستایەتە سەر پاراستنی کۆمەڵگەکە لە بۆمبە خۆکوژەکان و ڕەفاندنەکان لەبری ئەوەی کاتی خۆیان بە فیڕۆ بدەن لەم کارداریە بچووکانەدا.